ئێستا کاتیەوە هاتووە ئێمە خەڵاتێکی ڕێزەنانمان ئامادەیە بەس ئەگەر بیخوێنمەوە لە خەڵاتەکەی چی بنووسیوە ئێمە ئێوەش بزانن بۆچی ئەو مناڵە خەڵاتەکەین ئێمە مناڵێکی زۆر چابووک و ئازاوریا هەیە ناوی نمە نەریمانە ئێمە خەڵاتی ڕێزەنانی نووسراوە خەڵاتی ڕێزەنانی ئێمە پێشکەش بێت سەبارەت بە چالاکی خۆبەخشەکانت لە بواری هۆشیارکردنەوەی کۆمەلگا بەگشتی و مناڵان بە تایبەتی لە بوارەکانی بنبڕکردنی گەندەڵی و ژینگە پارێزی و سیستمی پەروەردە و مافی مرۆڤ و مین و تەقەمەنی و دیاردەجزێوەکان ئەم مناڵە بەتەنیا بۆ بچکۆلەی خۆی بەگژەوم و دیاردەیە چۆتەوە حەقی وایە چەپڵە ڕێزانی بکەینەوە مناڵە چاوگەشە نمە نەریمانی عاقڵ و وشیار و چابوو داوا لە پێشمەگەی دێرین و کەمەندامی سەنگەر و یەکێک لە پێشمەرەکان کە سیمبۆڵی ڕزگاری خوازی شۆڕشی نوێی گەلەکەمان کاکشێرکۆی شێخودیەکەم بەگە بفەرمێ خەڵاتەکەیمە پێشکەش بە خات و کچە جوانە ئەو خەنجیلەیە نمە نەریمان بکات لەبەرەوەی ئەوان شۆڕشیان کرد بۆی ئەم مناڵانە ئەم ئازادیە بەدەستبێنن کە هەیە ئەمڕۆ سەرەتا لە ناخی دڵەوە سوپاس بۆ کاکە سەروەر و کاکە جەزای ساس بەڕاستی هەمیشە خەمخۆری خەڵکی هونەر و ئەم شارەن بۆ کۆکردنەوە دیارە هونەر و خەبات و پێشمەرگە زەدەی یەک سەرچاون حەماسی پێشمەرگە و قارەمانی و بوێری ئیلهامی هونەرە هونەرمەند هەمیشە لە ئازایەتی و بوێری و جەربەزەی پێشمەرگە ئیلهام وەردەگرێت هەروەها پێشمەرگەش بەو ئاواز و هۆندراوە و داستانانەی کە بۆی دروست دەکەن زیاتر گیانی خۆبەخشی و خەبات و قارەمانانەی خۆی دەبەخشێ من پێم وایە هەمیشە هونەر و پێشمەرگە زەدەی یەک سەرچاوەن لێک جیا ناکرێنەوە هونەریش بەشێکە لە خەبات بەشێکە لە سەنگەرەکانی کە لێرەدا ئەوە جێگای خۆشحاڵیە کە ئەم ئیفتیخارەتان بە من بەخشی کە دیاری ئەم قاوەخانە کللتوری فەرمانبەران ببەخشین بە کیژۆڵەیەکی جوانی ئەم شارە دیارە نما بچووکە بەڵام لە عەقڵدا لە منتیقدا گەورەیە هەموو شتەکانی تەنزە بە تەنزی کۆمەڵایەتی بەگشت هەموو قەیران و ئەو ڕوودا و شتە پڕ لە کارەسات و سەمەرانەدا دێتەوە خۆزگە ئەوانەی کە لە وڵات کار بەدەستن و کاریان بەدەستە وەک نما بیر بکەنەوە ناڵم وەک خەڵکێکی پرۆفیشناڵ یان خەڵکێکی بیرمەن تەنها وەک نما بیرکەنەوە بۆی پەرۆشی ئەم خاک و نیشتیمان و خەبات و ئەو هەموو ئەزمونەی کە بە خوێن و فرمێسک ئەمڕۆ هاتۆتە دی جارێکیکە لە ناخی دڵەوە سوپاسی یەک بە یەکتان دەکەم پیرۆزبایی لە نماجان دەکەم دەستخۆشی لە یەک بەیەکی ئەو هونەرمەندە بەڕێزانە دەکەم کە ئێوارە کۆڕێک بە سۆزی ئاوازی مۆسیقا و بەدەنگی زوڵاڵ ئاوێتانی یەکترتان کرد دڵی ئێمەتان خۆش کرد خۆزگەیەوەش دڵتان خۆش بێ دواوتەشم ئەوەیە دەڵێم ڕەبی مووی لێ بێ زمانی و پەنجەکانی هەڵبەرێ هەر کەسێک گوڵشەن بە دەردی گوڵخەنی دۆزەق برێ دەڕەبی هەر کەسێک ئەم نیشتیمانە دەفرۆشێ خاک دەفرۆشێ سەروەتی خاک دەفرۆشێ بەرەو ڕیسوایی و نەمام بچێ جاری کە سوپاس کاکە جەزای گوان هەر بژی بۆ کاک سەروەر و بۆ بەڕێزانەی کە لێرە خزمەت دەکەن و دەست و چاوی کاکە ئاری فۆزیش خۆش بێ ئێوەش زۆر بەخێر بێن لەگەڵ خۆشەویستی بۆ هەمووتان من لە دواوشتم زۆر بە خێراتیەکێک لە هاوڕێ هەرە دێرینەکانم دەکەم کە هاو سەنگەر بوو هاو
بەیەکەوە لە شاغ بووین بەڵام ساڵانێکی زۆرە لێرە دابراوە کە حەمید یەکێکە لە پێشمەرگە دیێرینەکان بەڵام دەست و پەنجەیەکی زۆر جوانی هەیە لە تەشکیلی پێم وابێ ئیشاڵڵا ئەگەر مەجای بێ لێرە تابلۆیەکانی پێشکەش دەکەین و بە ئێوەشی دەناسێنی جارێکە زۆر سوپاس بۆ هەمووتان بۆ ئێوەش کاتی خۆتان بۆ ئێمەدا مەمنونین کاکە جەزاجان زۆر سپاس بە تۆ نەمە گیان توی سپاسی کاک جەزاکەم سپاسی ئەمەم و خەڵکاکەم دەبیرم چییە؟ شکۆی هاوڵاتی لەم وڵاتە شکێنراوە منداڵ گەورە ژیانیان وەک یەک فەوتاوە هەندێک دەبەن دەخۆن دەدزن خەمەکەشیان لە کۆڵی هەموومان ناوە. زۆر سپاس بۆ نەمەجیان من لێرە احراجی ناکەم بەزەونەمان بەس بێ کە بە کاک شێرکۆ و بە کاک شێفەتاح و کاک شەحسین و پێشمەرگە دیێرانەی داوای کاک حەمید وانی کە ئەیان بینم لە بەرچاو من پێیان ئەڵێم خەبات و ماندووبوونیەوە بە پیرۆ ناچێ مادەم مناڵێکی ئەوە ئێستا عەرشی ئەوانە هێنێتە لەرزین مادەم وایە بێدەنگ نابین لە گەندەڵی هەر بژین سپاسانەکەم کاکە